مامۆستا شێخ محەممەد بەرزنجی یەکێک لە زانە و کەسایەتیە پایەبەرزەکانی کوردستان بوو، هەروەها یەکێک بوو لە سەرکردە شۆڕژگێڕ و سیاسیەکانی باشووری کوردستان کە پێگە و کەسایەتیەکی گەورەی هەبوو لە نێو حیزب و کەسایەتیەکانی باشووری کوردستان. وەکو هاوڕێکانی باسی لێوە دەکەن، مامۆستا بە تەنها مڵکی کۆمەڵی ئیسلامی نەبووە، بەڵکو مڵکی هەموو کورد بووە، بەبێ جیاوازی و ڕۆڵی گەورەی گێڕاوە لە ئاشتەوایی و تەبایی لە نێو حیزبەکاندا. هەمیشە ئامانجی پێکەوە ژیان و یەکریزی حیزبەکان بووە لە پێناو کوردستانێکی ئاوەدان. بەڵێ ئەو یەکێک بووە لە قیادە باریزەکانی بزوتنەوەی ئیسلامی و ئەندای مەکتەبی سیاسی بووە و ڕۆڵی گەورەی بینیوە لە سەحوەی ئیسلامی لە هەرێمی کوردستانە لە هەموو خۆناغە جیاجیەکانە، بەڵام بە پەرۆژەوە بۆ هەموو لایەک، بۆ هەموو لایەنە سیاسیەکان و هەوڵی داوە لە چەندین ڕۆژگاری هەستیارە، لە چەند کاتی هەستیارە جەنابی مامۆستا هەوڵی داوە کێشەکان گەورە نەبن. من خۆم شاید حاڵی چەند مووقفێک بووم کە لەو ڕوودا و ئاڵۆزیانەی کە لە ساڵەکانی 1992 بە تایبەتی لە ناوانی کێتی و بزوتنەوەی ئیسلامی ڕوئێدا مامۆستا زۆر ڕۆڵی ئەبینی کە ئەو کێشانە گەورە نەبن و هەوڵەکانیشی زۆری نەتیجەی هەبوو و لای هەموو لایەنەکان حورمەتی هەبوو، قسەی ئیعتیباری هەبوو جەنابی مامۆستا. بۆیە یەکێک لەو مووقیفانە کە من بیرم بێت کاتێک کە شەڕی نێوان بزوتنەوەی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی لە چەمچەماڵ زۆر گەورە بوو و خەریک و پەلوپۆیە هاویش بۆ ناوچەکانی تری کوردستان، بە پەلەیەمە و کاتە کە لە بارگای بزوتنەوەی ئیسلامی بوون لە سلێمانی جەنابی مامۆستا تەشریفی هەنا، وتی لەگەڵما دووسێ کەس بابێت و منە ڕۆم بۆ چەمچەماڵ، ببێ ئەوەی هیچ احتیاطاتێکی عسکەری بکە، بلێک باتەوە ئایا لەو ڕێگایە کەمین هەیە نییە و ئەو شوێنەی ئەو بۆیە چێ، ئایا هی زمانی ئەوەی هەیە تۆ پارێزراوبی. مامۆستا ئەمانەی نەخوێندەوە، بۆیە داوای لە ئێمە کردە و کاتە کە چەند کەسێکی بەرپرسی سەربازی لەگەڵیا بڕۆن و بالفعل بە یەک سیارەوە خۆی کرد بە قایم قامێتی چەمچەماڵە و بەو هەوڵەی جەنابی مامۆستا ئەلەو قۆناغا ئەو شەڕەدان بکایەوە. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی هەوێنی پێکەوە ژیانی نێوان پێکاتە و حیزبەکانی باشووری کوردستان بووە، لەسەر ئاستی دەرەوەش ڕۆڵ و پێگیەکی گەورەی هەبووە. لە بەشێک لەو گیرشی و ئاڵۆزیانەی کە لە نێوان حیزبەکان دروست دەبوو، مامۆستا هەوڵی دەدا ئاوی سارد بکات بە ئاگری شەڕ و ئاژاوەکان و دەستی برایەتی و تەبایی بۆ هەموو لایەک درێژ کردووە. هەرەوە شەوای کردووە لای هەمووان پێگەیەکی بەرزی هەبێت. بە کەسایەتی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کەسایەتیەک بوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی جیهانی ئیسلامی. ئەم مامۆستا بەڕێزە بەردەوام عاملی خەیر بۆ لە هەرێمی کوردستانە، هەوڵی داوە ئەگەر جیاوازی بیر و بۆچوون هەبێ، ئەگەر جیاوازی ئایدۆلۆژیا هەبێ، ئەگەر جیاوازی تەوەجوهی سیاسی هەبێ، هەموو خاڵە کۆمانەکاتەوە کە ئەویشی هەمومان کوردین، میلەتەکەمان مەزلومە، هەتا تەحقیقی ئامانجی سەرەکی ئەم میلەتە ئێمە بەردەوام پێویستمان بە تەبایی هەیە. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوای کۆمەڵی ئیسلامی لە بەرواری 13 حوزەیرانی 2014 لە شاری سلێمانی بە نەخۆشی کۆچی دوایی کرد و ماڵاوای کرد لە کاروانی ڕابوونی ئیسلامی و لە گوندی سەرگەرد لە هەورەمان بە خاک سپێردرا، بەڵام لە دوای خۆی خەرمانێک لە دەستکەوتی گەورە و بەرنامە و پەروەردەیەکی دروستی جێهێشت بۆ کۆمەڵی ئیسلامی و خەڵکی کوردستان کە هەمیشە بە زیندووی ئەمێنێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.